يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، گەرمترین هەواڵێک کە لە هەموو دەستگاکانی ڕاگەیاندنەوە لەم هەفتەیەی ڕابردوودا هەمومان بینیمان و بیستمان و لە زۆربەی ماڵەکانی جەنابیشتاندا لەوە دەچێت هەبێ دانەیەکی دوو دانە بریتی بوو لەوەی کە خوێندکار و قوتابیەکانی قۆناغی دوانزەی زانستی و وێژەیی و پیشەییەکان نمرەکانیان وەرگرتەوە. ئەوە زۆرترین گەرمترین قسە و باسی لەسەر کرا کە ئەو ماڵانەی خوێندکار و قوتابی پۆلی دوانزەیان هەبوو بەڕاستی یعنی تەواوی ساڵەکە لە ناڕەحەتیدا بوون. خەم خواردنی دایک و باوکان، خوشک و براکان، دڵسۆزان لە وڵاتی ئێمەدا بەم سیستەمە سەقەتەی کە بەداخەوە حکومەتی هەرێم هەیەتی ئەگە قوتابی پۆلی دوانزەت هەبوو ژیانت ناڕەحەت دەبێ و بەو سیستەمە سەقەتەی کە حکومەتی هەرێمی کوردستان هەیەتی لە بواری پەروەردە و فێرکردن و خوێندنی باڵادا بەداخەوە هەموو قورسایی ژیان و چارەنووست دەکەوێتە سەر ئەو کۆنمرەیەی کە لە قۆناغی دوانزەدا دەیهێنی. واتە یەکلایی دەکاتەوە چارەنووسی تۆ خەون و خولیاکانت هەمووی بەرەو کوێ دەڕوا کە لە کاتێکە ئەوە لە هیچ سیستمی جیهانی ئەم سەردەمەی پێشکەوت و داشتیوان نەماوە. خەڵک بەپێی لێهاتوویەکانی، بەپێی حەز و خولیاکانی، بەپێی ئەو ئامانجەی لە منداڵیەوە لە دڵیایەتی و توانە و بەهرەکەی هەیە بەشی بۆ دیاری دەکرێت کە بتوانێت خزمەت بەخۆی و بە خاک و نەتەوە وڵاتەکەی بکە، نەک بە چەند نمرەیەک. بەڵام بە هەر حاڵ ئەوە بۆتە فەرزی واقع لە سەرمان و خوا چاکی کا و بە خۆیاندا بچنەوە. ئەوەی لێرەدا مەبەستمە ئەوەیە پیرۆزبایی دەنێرین بۆ ئەو کەسانەی کەوا یەکەم بوون یان هەر دەرچوون بە ئاواتی دڵیان گەیشتوون و پەیامیش دەنێرین بۆ ئەو کەسانەش کەوا دەرنەچوون یان نمرەکانیان بەدڵ نەبووە. ئەوەی جێگەی سەرنجە و جێگەی داخە بەداخەوە ئێمە خەریکە لە دینەکەمان دوور دەکەوینەوە، یان من نەمبینیوە گومانم وایە کە ئیشەڵڵا نەبوو بێ، یان کەسم نەبینی لەوانەی کە یەکەم بوون تا پێنجەم بوون تا قۆناغەکانی تر، یان دایک و باوک و کەس و کار و نزیکان و خۆشەویستان کە فرمێسکی شادی کە ساردە دوو فرمێسک لە چاوی مرۆڤ دێتە دەرەوە، فرمێسکی خەم و پەژارەوەک و ئاگر وایە لە چاوت دێتە دەرەوە، فرمێسکی خۆشی و فەرەحی کە لە چاوت دێتە دەرەوە دەستی لێدە ساردە، ینی سوبحان الله یەکسەر دەگۆڕێ. هەموو فرمێسکی شادی بە چاویان دەهاتە خوارێ، بەڵام نەمبینیوە، من نەمبینیوە و ئومێدەوارم تۆ بینی بێتت. کەسێکم نەبینی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە کاتی موژدەی خۆشە سوزدەی شکر بۆ خوا بەرێ، کە لە کاتێکە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم لە صحیح سنن ئەبی داوودا هاتووە دەفەرمێ أن النبي كان إذا أتاه أمر يسره أو يصر به خر ساجدا شكرا لله تبارك وتعالى. پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم کاتێک هەواڵێکی پێ بدرایە کە دڵخۆشی کردایە و پێی دڵخۆش بوویایە یەکسەر دەچوە سوزدا شکرانە بژێری خوای دەکردێک و خوای سوپاس بۆ تۆ لەڕێی ئەو سوزدەوە کە پێی دەڵێن کوڕنووشی شکرانە بژێری خوا. ئەو وەختەی هەواڵێکی خۆشت پێ بدرا ئەبێ یەکسەر سوزدەی شکر بۆ خوا بەری. أن النبي صلى الله عليه وسلم بشر بحاجة فخر ساجدا لصحيح سنن ابن ماجه دام فرموده هاتوا شيخ الباني رحمة إخوالي ببجمار فرموده 1141 هناية صحيحة پیغمبر صلى الله عليه وسلم خواز يأري أوبو فلان إيشي بو بيت الجاء مجدان دايك كآواتكت هات الجاء وفلان إيش شكرا يكسر پیغمبر صلى الله عليه وسلم شو سوزده وسوزده شكري بو خوابرد إما بابيكين ببيشا یەکەم هەواڵێکی خۆشت کە بیست دەست بەجێ سوزدەی شکر بۆ خوای پەروەردگارت بەرە. کەعبی کوڕی مالیک کاتێک کە تەوبەی لێ قبوڵ کرا عەبدوڕەحمانی کوڕی دەفەرمێ لەما تاب الله عليه خەڕە ساجدەن. کاتێک دوای 50 شەو دابڕان پێغەمبەر صلی الله عليه وسلم
لیان عاجز بوو لەسەر مەسەلەیەکی تایبەتی جەنگ و جیهاد کاتێک کە خوای گەورە ئاەتی نرد و تۆبەی لێ قبوڵکردن یەکسەر سوزدەی شکری برد کەوازل لە گوناه هێنا کە سەرکەوتنت بەدەست هێنا کە تەلەفۆنت بۆ کرا دەرەجەی بەرزت هێناوە کە لە نەخۆشی یەک چاک بوویتەوە کە لە بازرگانیەکە سەرکەوتوو بووی کە هاوسەرگیریت کرد یەکەم شت سوزدەی شکر بۆ خوای پەروەردگار بەرە با ئێمە هیچمان ئەوە لە یاد نەکەین ئەم ڕۆژانە زۆربەی کات وشەی سەرکەوتن بەدەست هێنا دەبیستین فڵان کەس سەرکەوتنی بەدەست هێنا ئەو کۆنمرە بەرزەی هێناوە یەکەم بوو دووەم بوو ئاوا بوو بەڕێزان ئەوەی گرنگە سەرفرازبوونە نەک سەرکەوتن دینی ئێمە بانگەکە پێمان دەڵێ حەیە عەلە الفەلاح خەڵکینە وەرن بۆ ڕێگەی سەرفرازی پێمان ناڵێ وەرن بۆ ڕێگەی سەرکەوتن هەموو کەسێکی سەرفراز سەرکەوتووە لە ژیانە بەڵام شەر نییە هەموو سەرکەوتوویەک سەرفراز و بەختەوەر و کامەران بێ یەکەمەکان دوعاتان بۆ دەکەم لە مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە دەڵێم یا ڕەبی خوای پەروەردگار یەکەمەکان یان ئەوانەی کە هەر نمرەیەکیان هێناوە بە دڵی خۆیان گەیشتون سەرکەوتوو بوون لە ڕووی دنیایەوە یا ڕەبی خوا سەرفرازیشتان کە چونکە دڵنیابن ئەزیزانی من شەر نییە نمرەی زۆر بەرز بێنی سەد بێنی و سەرفراز بی من بۆ خۆم بینیومە لە کاتی ئیشکردنە ئەندازیاری بیناسازیم بینیوە مهندسی معماری گوتوێتی لە ماوەی هەفتەیەکە هەشتا وەرەقەم لە دروستکردنی نەخشەیەکە پەیدا کردووە واللهی لەسەر ئیش خۆزگەی خواستووە بەو کرێکارەی تا ئێوارە بە نەخوێندەواری بلۆگ بە 25,000 دەگوازێتەوە کابرا کە کری هەفتەکە یان مانگەکەی وەردەگرت دەیگوت لە خوا بەزابی ئێستا دەڕۆمەوە خانمی ماڵ دڵخۆش دەکەم کراسێک مەکسیەکی بۆ دەکڕم هەروازام هەموو دنیا هی منە کابراش دەیگوت واللهی مانکە بۆ 3 دەفتەر دۆلارم لە نەخشە سازیدا پەیدا کردو خۆزگەم بە دڵی ئەو کرێکارەکە کاتی خۆی 97 هێناوە ئەوەش نەخوێندەوارە ئەو سەرفراز و کامەران و دڵخۆشە لە ناو ماڵ و منداڵەکەیدا بەڵام من هەرچی دڵخۆشی بەنیمە واللهی دکتۆر هەیە خۆزگە بە سکرتێرەکەی دەخوازێت کە ئەو ڕەن بە خەریجی ناوەندی بێ سێی تەواو کرد بێش لە 6 دەرنەچوو بێ ئەویش دکتۆرای هەیە کەسی بەختەوەر نییە بۆیە گرنگە کە تۆ دوعا بکەی خوایە سەرفراز و بەختەوەر و کامەرانم کەی هەیە یاریدەدەری پزیشکە کاتی خۆی هەشتا هێناوە 600 هێناوە ئەو یاریدەدەری پزیشکە زۆر سەرکەوتووترە لە ژیانە زۆر بەختەوەرترە لەو پزیشکە وە دوعای ئەوە بۆ منداڵەکانمان بکەین دوعا بۆ هەموو ڕۆڵەی مسلمانان بکەی خوایە وەکو سەرکەوتوت کردن خوایە سەرفرازیشیان کەی ئەمجا بەڕێزان بۆ هەمووشمان ئەو حەقیقەتە لە قورئانەوە وەرگرین 3 جۆر مرۆڤ هەیە مرۆڤی سەرکەوتوو مرۆڤی سەرفراز مرۆڤی خەسارەتمەند و ڕەنجەڕۆ لە سوورەتی المؤمنون دا خوای پەروەردگار دەفەرمێ قد ئەفلەح وعدی خوایە سبحانه وتعالى الله وعدی داوە دڵنیابن سەرفراز بوون بە ڕابردوویانای سەرفراز بوون ئیمانداران نەیفەرموو قد ئەنجح المؤمنون ئیمانداران سەرکەوتن نا ئیمانداران ئەفلەح سەرفراز بوون چونکە جێگایان بەهەشتە واللهی تۆ هەر مەینەتێک لە دنیادا بچێشی بە شەرتی ئیمانداری بە حەقبی براوەی لەو سەرەوە چونکە فیردەوس جێگاتە ئاەتەکان باسی دەکا کە قورئانتان خوێندەوە بورد بنەوە لێی یەکەم ئاەتی سوورەتی المؤمنون قد ئەفلەح المؤمنون آخر ئاەتەکان 118 ئاەتە سوورەتی المؤمنون 117 هەمینی دەفەرمێت چی إنه لا يفلح الكافرون كافر ئەگەر خەڵاتی نۆبڵی لە فیزیادا هەبێ چی بڕوانامەی باڵا بێ لە پشت سەرەوە هەڵواسرا بێ واللهی چونکە ناڵێ لا إله إلا الله چونکە هاوبەش بۆ ئەڵڵا دادەنێت چونکە محەممەدی خاتەم بە خاتەمی پێغەمبەران ناناسێ لا يفلح قەت سەرفراز نییە جا تۆ کە جێگەت جەهەنەم بێ پەنا بەخوا چ دڵێکت بە دنیا خۆش بێ آخری سوورەتی مؤمنون ئەم سەر ئیمانداران ئەو سەر کافران آخر ئاەتیشی دەفەرمێتی وەقل رب اغفر وارحم وأنت خير الراحمين مؤمنون و کافرون بە جەمع هاتن بەڵام بۆ خۆشت وا نەزانی بە ئازایەتی خۆت سەرکەوتوو بووی بە ئازایەتی خۆت سەرفراز بووی ئیماندارت هێناوە بڵێ خوایە هەمووی فەزلی تۆیە یا ڕەبی خوایە ڕەحمەم پێ بکە خوایە لێم خۆش بە تۆ بە بەزەیترینی بە بەزەیانی ئاوا دوعا بە تاک بۆ خۆت بکە و خۆت ببینە بەڵام ئیمانداران چیان سەرفرازن ئیمانداری مەبدەئی المؤمنون لە 3 پۆلێندا عەرزی جەنابتان دەکەم بوو کورت و بخۆت ئەو ئیماندارەی کە فیردەوس جێگەیەتی و سەرفرازی دنیا و قیامەتە یەکەم خاڵ بینی خۆی و خوای چۆنە الذين هم في صلاتهم خاشعون
بەڕێزان فی صلاتهم خاشعون معنای ئەوە نیە بە کوردی لە تەفسیرەکانە نووسراوە لە نەوێژان ملکەچن ملکەج ئەوە نیە ئاوای کردووە فەقیر حاڵ وەکو ئیمامی عومەر هەزار ڕەحمەتی خوای لێ بە کابرایەکی بینی لە نوێژە ئاوا وەستا بوو لارە مل زلەیەکی لێداوتی بابە مەلت ڕاستکەوە دینەکەمان مەمنێرە تەقوا و خواناسی لە دڵدایە نەک لەو لارە ملێ خۆدا خۆت بورانندوتەوە گرنگ ئەوەیە فی صلاتهم خاشعون یعنی چی؟ یعنی هەر کارێکت کرد کە نوێژت کرد بە خشوعەوە بیکە بە ڕێک و پێشی بە پێی سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەقی نوێژەکە بدە ئەگە چووشیە دەرەوەی مزگەوت هەر ئیشێکت پێ سپێردرا بەرهەمی نوێژ و ئیمانداری سەرفرازەوەی ئیش مندار مەکەوە مرداری مەکەوە چاوەکەم هەر ئیشێکت پێ بدرات و ئەو خوایان مەیکە یان حەقی ئەو ئیشە بدە حتى توانات هەیە بە پسپۆڕی بەدڵسۆزی بیکە ئەوە نوێژی چاکت کردە ئەوە فی صلاتهم خاشعون دووەمیان بەردەوام بە لە کاردا ئەوانەی کە سەرێک گەرم دەبن و دوای سار دەبنەوە ناگەنە ئامانج والذين هم على صلواتهم يحافظون آخر خاڵی ئیماندار ئەوەیە بەردەوامە لەسەر نوێژەکانی کاری مسلمان بەردەوامیە لە نوێژە ئیماندار لەگەڵ خوای خۆدا ملکەچە دەبێت لە دەرەوەش ملکەت بی هەیە وەڵڵای کە بینیومە لە مزگەوتا دەڵێ ئەمە ئیمامی ڕەبانیە ماشەڵڵا کە بە خشوع و ئاوای کردووە کەچی کە باسی میلاد دەکرێت لەگەڵن نییە لەواندا ملکەتی شەرعی خوانیە میلاد نادا بە خوشک میلاد نادا بە برا بۆی هەڵکەوێ هەمووی دەخوا کاکە دەبێت لەوەیاندا خاشعون لە بینی خۆت و خوادا بڵێ تەسلیمی شەرعی خوام مامەڵە دەکا سەد جار دەڵێت جەزاک الله خەیڕەن کەچی وەختی ئەزانی لە ئێرەوە بەشی دارشەقی بۆ پێوە نێشتوویەوە کاکە ئەو دوعاشم بۆ مەکە بەڵام ویژدانت هەبێ لە بینی خۆت و خوادا کە مشتریەکەش فەقیر حاڵ بێ خۆ خوا ئاگای لێیە بڵێ خوا لەبەر خاتری تۆ ویژدان بەکاردێنم با بەرامبەرەکەشم نەزانێ تەسلیم بە ئەمری خوا بە نوێژێک نوێژە بەردەوام دڵت لای بێ زانای پایەبەرزی کورد دکتۆر مستەفا زەڵمی لە ژیان نامەکەی خۆیدا بە ناوی کاروانی ژیانم لە لاپەڕە 443دا وەکو ئەزمموی خوێندکارێکی سەرکەوتوو بە ئێوەش دەڵێ قەت لە خوێندن سارد مەبنەوە ئەمساڵ دەرنەچووی کاکە دنیا کۆتایی پێ نەهاتووە لە خولی دووەم دەرنەچووی ساڵێکی تر دکتۆر مستەفا زەڵمی خاوەنی چەند منداڵێک بۆ بە ئیمتیحانی خارجی باسی قۆناغی 3 دەکا ئیمتیحانی 6 ئامادەی 12 بە خارجی داوە دواتر بۆ بە پرۆفیسۆر چەند دکتۆرای هێناوە ژن و مناڵیشی هەبووە بەو حاڵە بەو نەبوونیەوە کە خوێندوێتی ئەڵێ قۆناغی پۆلی 3 ناوەندی بووم واتە پۆلی نۆی ئێستا ئیمتیحانی ئینگلیزیم هەبوو مامە عەبدوڕەحمانم هەم خەزوورم بوو هەم برای باوکم مامم بوو شەو میوانم بوو منیش ئیمتیحانم هەیە ئەگەر بەجێم بێشتایە و سەعیەکەم بکردایە مامم دڵی عاجز دەبوو ئەگەر لەگەڵ ئەوە قسەی دنیایم بکردایە و دەنگ و باسی تەوێڵە و بیارم خوڕماڵم بپرسیایە دەرسەکەم لەدەست دەچوو بیرم کردەوە خوا هێنایە مێشکمەوە دەرسە ئینگلیزیەکەم دەکرد بە کوردی بە زمانی هەورامی بە هەورامی مامە گوێ بگرە بە سەرهاتێکی عەجیبە ئەو پیاوەی کە وەعدی دابوو بە 80 ڕۆژ بە دەوری زەوی بسوڕێتەوە کەچی دوایی چنە هامەتیەکی بینی هاتەوە شوێنەکەی خۆی ئەو بە سەرهاتەم بە ئینگلیزی دەخوێندەوە بە هەورامی بۆ خەزوورم و بۆ مامم باز دەکرد ئەڵێ لە کێلێ بوومەوە مامم یەک قسەی کرد سرنجی ڕاکێشام وتی بە هەورامی بە زمانە شیرینی هەورامیەکان وتی ئاپیایە نماکەرێ ئەرێ مستەفا ئەو پیاوە نوێژی دەکرد یعنی ئەم بەس بیری لای ئەوە بۆ ئەو پیاوە خواناس و نوێشکەر بوو یان نا من چ بکەم لەوەی بە چوار دەوری زەوی دەسوڕێتەوە چی بینیوە و چی نەبینیوە خەڵکی جارانی ئێمە ئاوا بوو ئەگەر نوێژی نەکردبێ هیچ نییە بەس بیری لای نوێژەکە بوو ئەوانن لەگەڵ خوای خۆیاندا کە شایەتمان دێنن کە نوێژ دەکەن ئیسراحەت دەکەن خاڵی دووەم لەگەڵ خەڵکدا چۆنن لەگەڵ خەڵکدا والذین هم عن اللغو معرضون هەر ئاوێکی بۆ گەن بوو لێی ناخۆنەوە هەر بۆنی کەلاکێکات بۆنێکی پێوە ناکەن هەر قسەیەک لە فەیسبوک فڕێبدرا لایک و کۆمنتێکی بۆ ناکەن زمانی خۆیان پیس ناکەن قەت حەقیان بەسەر شتێکەوە نییە کە نەبووە دنیا سوودی پێدەگەێنێ و نەبووە قیامەت ئێستا ئەم ساڵ خاڵێکی سەرنجڕاکێش هەیە مەکتەبە ئەهلیەکان ئەوەی دەوڵەمەند و سەرمایەدارەکان لێی دەخوێنن تەفنیش بوون خۆوانە مامۆستاکانیان باوەڕ کە دەرەجەیەک مامۆستای چاکن ئەو خوێندنگایانە دڵی زانکۆن ئەوەندە پێشکەوتون لە ڕووی بیناسازی و فێنکەرەوە و تەرتیباتەوە ئەو کتێبە جوان و ئەو هۆڵی تاقی گەوانە بۆ تەلەبەکانیان پێشکەوتون نابن کاکە ئەو لە تەخشتە هەموو دەمێ بە گوێیانەوە ئەوانەی بوونە یەکەم و دووەم و ئەوانە یەک خاڵی سەرکەوت و بەو فەقیری بە بێباوکی بە کرێچێتی لە خوێندنگای دواکەوتودا ئەو لە تەخشتە و موبایلیان پێ نەبوو ئەو فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیان بەکار نێنا
بیریان بەس لای خوێندنەکە بوو سەرکەوتوو بوون. ئەوەی تری هەمووی کە بەم موبایل شتەوە خەریکە نەبووە دنیا سوودی هەبوو نەبووە قیامەتت والذین هم عن اللغو معرضون. ئیتر سەرنجامت دەسووتێ. ئەزیزم لەگەڵ خەڵقی خوادا گوێتان گران بێ. هەر دەنگێک و وڕەوڕێک هات ئاوڕی بۆ مەدەوە. کابرا لەو سەجادە هۆڕنت بۆ لێدا فول لایتێک لێ دەدا قسەیەکی نەشیاو دەکات تۆزە گوێت گرانکە لەگەڵ خەڵکا گوێ سووگ مەبە. مادەم شتەکە تێدەپەڕێت گوێی خۆت تۆزە گرانکە خوا سەرفرازت دەکا. ئیماندار نابێت بەس گشت هەموو خەڵکا بچێتەوە ڕقی لە هەموو موسڵمانان بێ بەداخەوە. هەروەها والذین هم لأماناتهم وعهدهم راعون ئەمانەت پارێزن خاوەنی قسەن دەڵێ فڵان کەس قسەی کردووە جێگەی ئیعتیبارە قسەکەی لەگەڵ خۆیاندا چۆنن والذین هم للزەکاة فاعلون. ئینسانی ئیمانداری سەرفراز مفتەخۆر نییە قەت چاول لە پاروی بەلاشەوە نەبێ چاول لە کەسابەتی دەستی خۆت بێ بەس ئەوەندە بەس بەشی خۆم کەسبی بکەم نا للزەکاة فاعلون. وشەی فاعلون زۆر گەورەیە. ئەم قورئانە عەرزم کردن بە وردی بیخوێننەوە. مامۆستا ناسری سوبحانی هەزار ڕەحمەتی خوای لێ بێ جێگەی بەهەشت بێ لە سیستیمی ئابووری لە ئیسلامدا لە لاپەڕەی 350 یەک مفەسیری من نەبینیوە ئەوەندە جوان ئەمەی پێکا بێ بەس ئەو مفەسیرە کوردە پێکاوێتی. ئەڵێ فاعلون دەفەرمێ فاعلون معنای ئەوەیە کە کاسپیت کرد بەس بەنیەتی ئەوە کاسپی مەکە بۆ خۆم و ماڵ و منداڵم بەس بێ. فاعلون خوایە بۆ زەکات ئیش دەکەم دەبێ ئەوەندە پەیداکەم زەکات بدەم. زەکات بۆ چییە بۆ تۆیە؟ زەکات بۆ خەڵکە. واللهی خوایە دەبێت دەروونم لەگەڵ خۆمدا پاک بێ حەز بە قازانجی خەڵک بکەم. واللهی ئەگەر شەریکەیەکم هەبوو ئەبێ بیکەم بە دوو. ئەگەر دوکانێکم هەبوو ئێمە لەم ئیسلامەکە ناحاڵین کورە کاکە ئەو تەماحەی ناوێ تەماح کاتێ خراپە بەس خۆت ببینی. بەڵام لیز زەکاتی فاعلون دەمەوێت پرۆژەکانم زیاتر بن بە ئومێدی خوا زەکاتی زیاتر بدەم. زەکات بەخشینە بە خەڵک. بەشی خۆم پەیدا دەکەم ئەبێ بەشی خەڵکیش پەیداکەم. ئەفەرمێ موسڵمان و ئیمانداری سەرفراز بەس خۆی نابینێ کە کەسابەت دەکات چاویشی لە خەڵکە خوا ڕزگارت دەکات. بەڵێ ئەمە سەرفرازیە لەگەڵ خوا لەگەڵ خەڵک لەگەڵ خۆت. سوورەتی المؤمنون بخوێننەوە آخر آياتي با وردي سرزمان بيه وقل رب اغفر وارحم وأنت خير الراحمين. وهذا خلق بينا دائما دعاء بو خوت بك بلي يا ربي خوايا اليوم خوش با. إمام ابن كثير رحمة خوالي لتفسير هذا فرمي بلي يا ربي خوايا برحمي خول لقناها كان خوش با. دفرمي دعاشك بلي يا ربي خوايا بردم بسرا دينك وما برزار زماني خلق سنك خلق زوب يا رحمة يا خوا عيبيك اللي نبيني دائما لدڵەوە دوعا بکەن خوا لە گوناهەکانم خۆش بە لە بەینی خۆم و خۆتدا یا ڕەبی خوا لەگەڵ خەڵکی شابم پارێزە نەکەومە بەر زار و زمانی خەڵک وەرحەم یا ڕەبی خوا ڕەحمم پێ بکە وشەیەک لە دەمم دەرنەچێ لە سەری قەرزار بمەوە جاری وایە بە یەک قسە تووشی فیتنەیەکی گەورە دەبی بە یەک قسە ماڵوێران دەبی بە یەک قسە ژنەکەت جیا دەبێتەوە لێت یا ڕەبی خوا ڕەحمم پێ بکەی ئەم زمانم لە چاکەیە بەکاربێنم خوا زمانم بەڵای سرم نەبێ خوایە هەنگاوێک هەڵنێنم لە ماڵەوە نەچمە دەرەوە تووشی بەڵایەک ببم. بەڕێزان ئەم دوعانە چەند جوان ڕەبی غفیر وەڕەحەم یا ڕەبی خوایە ڕەحمم پێ بکەی کە ئەم دنیایەش بەجێ دێڵم چ ساتێکی سەختە ئەو کاتی لەسەر جێگا کە ڕات دەکێشن و هیچ کەس ناتوانێت فریادکەوێ ئیلا ڕەحمی خوا نەبێ یا ڕەبی خوا لەو کاتە لە گوناهەکان پاکم کەیتەوە خوایە ڕەحمم پێ بکەی ئای چ ساتێکی سەختە ئەم دنیایە بەجێ دێڵی دەستەکانت ئاوا دەکرێتەوە حاشا لە دنیا هیچم لەگەڵ خۆم نەبرد خوایە ڕەحمم پێ بکەی وأنت أرحم الراحمين يا ربي خوا تو ببزيتريني ببزياني لدايك باوكم لقلم ببزيتري لجنو من دالم لقلم ببزيتري لهاوركانم ببزيتري يا ربي خوا رحمن بيبكي دبا مش عزيزانم پر بدل بلين يا ربي خوا لقناها كان ما خوش بي يا ربي خوا رحمن بيبكي يا ربي خوا اوكاتي ام دنيا فانيه بزياديالين يا ربي خوا دفتري اعمال من برحمي خد باكيت ولا قناه يا ربي خوا بمان باريزي لو بمان خيت برد شاو زماني خلق يا الله يا ربي خوا بزيت في من دابيتوانه برحمي خد ما خيت بهشتوا خوا پەیوەندی مان لەگەڵ تۆ پاک بێ لەگەڵ خەڵکا پاک بێ لە ناخی خۆماندا پاک بین بە پاکی بژین و بە پاشی بمرین یا شافی شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری یا الله ئەوەی نەخۆشی جەستەیی هەیە شیفای بۆ بنێری ئەوەی دەرونی نەخۆشە خوایە بە گەورەی خۆت ڕەحمی پێ بکەی ئەوەی دڵبەخەمە خوایە دڵەکەی خۆشکەی یا ربی خوایە ئەو دایک و باوکانەی کە کوڕەکانیان کچەکانیان ڕۆڵە و نەوەکانیان دەرچوون و نمرەی بەرزیان بەدەستهێنا و سەرکەوتوو بوون یا
يا ربي خوای ئەوە هەمیشە دڵخۆشیان کەی و سەرفرازیان کەی یا ربی خوای ئەوانش کەوا دەرنەچوون خوای هیمەتیان بەرزکەی یا ربی خوای گەورە نەڕوخێن خوای پەروەردگار زمانی ساڵحانیان بۆ بخەیتە کار دوعای موسڵمانانیان بۆ بخەیتە کار یا ربی خوای لە داهاتوو لە قۆناغەکانی تردا سەرکەوتویان کەی خوای ڕۆڵەکانمان بە ئاواتی خۆیان بگەێنی سەرفرازیان کەی سەرکەوتویان کەی یا ربی خوای ئەوەی مناڵینی ئەولادی ساڵحی پێ ببەخشی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.